ئێستش بۆ کوێچی عالیە؟ ڕایشەڵاشین بۆ گوندەکەی فیناڵیکار. سڵاو هاوڕێیان، ئەمڕۆ بەڕێدەکەوین بۆ گەشتێکی جیاواز بەرەو شارێک کە بۆنی مێژووی لێدێت بەرەو بۆرسە. ئەمە تەنها گەشتێکی ئاسایی نییە، بەڵکو و گەڕانەوەی بۆ ناو یادگاریەکان. لەگەڵ هەڵ کیلۆمەترێکدا خەیاڵمان دەچێتەوە بۆ ساڵانێک لەمەوبەر. بیرتانە ئەو کاتەی هەمومان دڵمان لای عەلی و سەحەر بوو، پێکەوە لەسەر 1-0 دەنیشتینی و سەیری ئەم فلیمەمان دەکرد. حتمەن ئەم گۆرانیە کۆمەڵێک یادگاری لا دروست کردویت. بەخێر بێن بۆ جومالی گزک، گوندێک تەمەنی 700 ساڵە، وشەی جومالی لە جومعە یاخود هەینیەوە هاتووە، بۆیە ناویان لێنا جومالی گزک، واتە ئەو گوندەی نوێژی هەینی لێ دەکرێت. و هەندێکیش لە فلیمەکان لێرە وێنەی گیراوە، چونکە ماوەی 700 ساڵە شێوەی ڕەسەنی خۆی لەدەست نەداوە، بۆیە دەرهێنەرەکان چاویان لەسەر ئەم گوندەیە. سەیری ئەم کۆڵانە تەسک و بەردینانە بکەن، دەڵێن ئاوا تەسک دروستکراون تا دڵی مرۆڤەکان لە یەکتر نزیکتر بێت. هەز دەکەم لە ناو فلیمەکاندا پیاسە دەکەین. ئەم دیوار و کۆڵانانە شایانی ئەو چیرۆکە خۆشەویستێ بوون کە تەنها لە شاشەوە دەمان بینین، کەچی ئێستا لە نزیکەوە دەیان بینین. لێرە نەدەنگی ئۆتۆمبیل هەیە، نە باڵەخانە، تەنها بۆنی نانی گرم و ڕووی خۆشی خەڵکە سادەکەیەتی. ئێرەش ئەو شوێنەیە کە زۆر بەمان یادگاریمان لەگەڵیدا هەیە و لێرە فلیمێکی ناڵینکار تۆمار کراوە. و هیوادارم کەمێک یادگاریەکانتانم هێنابێتەوە بیر. لە گوندی یادگاریەکانەوە خواتان لەگەڵ و چاویشتان لەسەر یوتیوبەکەم بێت. ڤلۆگەکەم بەڕێوەیە.